بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ. من خۆشەوی خاڵ خاوەنکار لە بواری بازرگانی و پیشەسازی زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتان بم لە پێشکەشکردنی بابەتێکی هەستیار، بابەتێکی زۆر زۆر گرنگ سەبارەت بە پێشکەوتنی وڵاتان. بابەتەکە لە ژێر ناونیشانی هەستانەوە و پێشکەوتنی وڵاتانە. ئەو بابەتە گرنگیەکی زۆر و بەهایەکی زۆر پیرۆز و گەورەی هەیە، لەبەرەوەی پەیوەستە ڕاستەوخۆ بە ژیانی گوزەرانی هاوڵاتیان، پەیوەستە بە گۆڕانکاری دروستکردن لە ژیانی و ئاساییکردنەوەی بارودۆخی هاوڵاتیان، پەیوەستە بە خۆشگوزاری هاوڵاتیان، پەیوەستە بە ژیانێکی شەرەفمەندانەی هاوڵاتیان لە وڵاتەکانی خۆیان جگە لە نەداری و نەبوونی و لە هەژاریدا. بۆیە ئەو بابەتە گرنگە ڕەنگ دەداتەوە لە ژیانی و گوزەرانی هاوڵاتیان. بۆیە بە پێویستم زانی بە دراسەیەکی مەیدانی دوور لە دراسەیەکی ئەکادیمی بتوانم پێشکەشی ئێوەی بەڕێز بکەم. لێرەشدا هەڵدەستم بە وەرگرتنی تەجروبەی ئەو وڵاتانەی کە دواکەوتوو بووینە و توانیتیان پێشکەون. ئەو وڵاتانەی کەوا لە هەژاری و نەداری و نەبوونیدا دەژین توانیان ببنە وڵاتی پێشکەوت و توانیان داهاتی مرۆڤەکان، داهاتی هاوڵاتیانیان، داهاتی تاک زیاد بکەن، توانیان مرۆڤەکان لە هەژاری ڕزگار بکەن، توانیان خزمەت و ینی پەروەردە و تعلیم و تەندروستیەکی باش بۆ خەڵکە دابین بکەن. بۆیە بەڕێزانم لێرەدا هەستانەوە و پێشکەوتنی وڵاتان لە چەند تەوەرەیەکی دابەشی چەند تەوەرەیەکی دەکەم کە تێیدا سەرنجی وڵاتانی تر ڕابچێشم بۆ ئەوەی بتوانین وڵاتی ئێمەش یان هەر وڵاتێکی دواکەوت و بەلاساکردنەوەی تەجروبەی ئەو وڵاتانە بە سوودوەرگرتن لە تەجروبەی ئەو وڵاتانەی کە ئەو هەنگاویان هاویشتووە لە دنیادا ئێمەش بتوانین بەرەو پێش بچین و خزمەتی زیاتری هاوڵاتیان بکرێواتە حکومەتەکانمان بتوانن زیاتر خزمەتی هاوڵاتیەکانمان بکەن، زیاتر بتوانن تاچی خۆیان لە ژیانێکی مەینەتی و نەخۆشیدا ڕزگار بکەن بۆ ژیانێکی بەرز و ژیانێکی شەرەفمەندانە و ژیانێکی خۆشگوزەرانە. بەڕێزان ئەو بابەتەم پەیوەستە بە وڵاتان. چۆن ئێستا بزانین وڵاتان چۆن دروست بوون، چۆن دابەش بوون، چۆن پێگەیشتون. لێرەدا من نامەوێت بچمە سەر ئەو بابەتانەی کۆنانەی کە شارستانیەتەکانی لەسەر دروست بووە. دەمەوێت لە شەڕی جیهانی یەکەمەوە دەست پێ بکەم، چونکە لە شەڕی جیهانی یەکەمەوە دنیای نوێ و دنیای پێشکەوتن هەنگاوی زۆر خێرای هاویشتێ. بۆیە دەمەوێت لێرەوە دەست پێ بکەم لە پاش شەڕی جیهانی یەکەم گۆڕانکاریەکی زۆر گەورە ڕوویدا بەوەی کە سیستەمێکی نوێی جیهانی نظام العالم الجدید دروست بوو. ئەو سیستەمە نوێیە زۆر تەئسیرێکی گەورە و بەهێزی هەبوو لەسەر پێشکەوتنی وڵاتان و لەسەر یەکلاکردنەوەی وڵاتە پێشکەوتەکان لەگە وڵاتە دواکەوتەکان. ینی هەرە خاڵە گرنگەکانی پاش شەڕی عالەمی شەڕی جیهانی یەکەم ئەمانن. دابەشکردنی وڵاتی مسلمانان یان وڵاتی ئیسلامی دەوڵەتی خلافەتی عوسمانی بوو بۆ چەند پارچەک لە دەوڵەت، بۆ چەند دەوڵەتێکی جیاجیا و دیارکردنی سنوورەکان. تەمان وڵاتی عێراقش یەک لە وڵاتانە بوو و کوردستانیش و یان کورد و عەرەب کورد کە دەبووە ئەویش لەو کاتانەوە دەوڵەتێکی بۆ دیارکرا بەڵام بەداخەوە دابەشکرا بەسەر ئەو دەوڵەتانی دراوسێ و لە وڵاتی عێراق ئێمەش جێگیر کراین و ئەو وڵاتانی تریشی لێ دروست بوو. دومینیان دیارکەوتنی دوو وڵاتی زلهێز سەبرە کە یەکیان اتحادی سۆڤیەتی بوو ئەوی تریشیان ئەمریکا بوو. سێمینیان دامەزرانی چەندەها ڕێکخراوی نێودەوڵەتی کە یەکەم جارە لە پاش حەربی عالەمی یەکەم ئەو هەموو ڕێکخراوانە دروست ببن لە بۆ لەسەر تانسەری جیهانیش بن، وەکو سندوقی نەقدی دووەلی، وەکو عوزبەت الئومەم، وەکو بانقی دووەلی و ئەوانە تەبعەن لە پاش حەربی عالەمی دروست بوون و هەتا امتداد دەکات لە بۆ پاش حەربی عالەمی دووەمیش و لەوێەوە ئیتر ئەوانە ئەو ڕێکخراوانە جێگیر کراینە. لە هەمووی گرنگتر دابشکردنی وڵاتان بوو لە بۆ سێ بەرەی دول العالم الأول، دول العالم الثاني، دول العالم الثالث یان پێدەگوت. یانی وڵاتانی دول العالم الأول ئەو وڵاتە پێشکەوتوانەنە کە لە بەرەی ئەمریکا و بەرەی ڕەسمالیەت و بەرەی دیموکرات خوازەکاندا بوون. بەرەی دووەم کە اتحاد سۆڤیەتی سەرپەرشتی دەکردن و ئەو وڵاتانە بوون کە لە بەرەی اتحاد سۆڤیەتی و لە بەرەی اشتراکی شوعیدا بوون. بەرەی سێمینش کە دەوڵەتە پاشکەوتۆکان بوون ئەوەی لە هیچ لەگەر ئەو دوو بەرەیانەدانەوە بەڵام بە دواکەوتویی و بە
هەژاری و بە نەداری و بە شەڕ و شۆڕ و ئالۆزی بارودۆخی داخلیانەوە معروفن. ئەو سێ بەرەیە ئەو سێ تەقسیمەیە تقریبا بەردەوام بوو تاوەکو پاش شەڕی سارد. لە پاش شەڕی سارد دیسانەوە نیزامی عالەمی نوێ گۆڕانکاریەکی بەسەرداهات بەوەی کەوا دوو بەرە دروست بوو. بەرەیەکیان وڵاتانی پێشکەوتوو پێی دەگوترا و بەرەی دووەمیش پێی دەگوترا وڵاتانی پاشکەوتوو یان وڵاتانی الدول النامية، يعني الدول المتقدمة والدول النامية. ويكم مصطلحش كبكاري هنا ترومان بو رئيس أمريكا كوا لباش صار 1940 لأن أمريكا أو مصطلح بكارهات كبيان الدول النامية. طبعا جوازنا بين الدول ولاتي يعني الدول المتطورة لقل دول النامية. الدول المتطورة معروفة بوي كوا GDP زور برزة، GDP الناتج المحلي الإجمالي، GNP الناتج القومي الإجمالي، وهروها دخلي فرد داهاتي تاكا كان تيدا برزة، فساد تيدا زور كما، خدمات وخدمات گزارية كان لو بري بيشكوتن دانا، وڵات لە استقرارێکی سیاسی دادەژی، نمووی اقتصادی و نمووی ئابووری ئیکۆنۆمیک گروث لە بەرزبوونەوەدایە. ئەوە بە شێوەیەکی گشتی و هەروها لە ڕووی تەکنۆلۆجیا و لە ڕووی زانستیەوە زۆر لە پێشن، هەموو اختراعاتەکان و هەموو ئەو داهاتە جوانانەی کە لە بۆ مرۆڤایەتی سوودی لێوەرگیرە هەموو لە وڵاتە پێشکەوتەکانە. الدول النامية ئەو وڵاتانن کەوە گەشەکردن تێیدا زۆر لاوازە، دواکەوتون لە هەموو ڕوویەکەوە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری، دواکەوتون لە تەنمیەی مرۆیی و لە تەنمیەی ئەو داهات و سروشتە جوانەی کە هەیەە و مەوادی خام هەمووی دواکەوتون و فەساد لەو پەڕی زۆریدایە، زانست تێدا زۆر لاوازە، خزمەتگوزاری خوێندن و تەندروستی هەمووی تێدا لاوازە. ئێستا لە پاش ئەو تەقسیماتە و لە پاش ئەو دابەشکردنە دووە لە پاشکەوتەکانن دووەلی نامیە مەجموعە دەوڵەتێک بە تایبەتی لە پاش شەڕی جیهانی یەکەم بەڕاستی تەجروبەی چەند وڵاتێک توانیان لە وڵاتە پاشکەوتوەکانیان لە دووە لە نامیە بێنە دەرێ و بێنە ڕێز وڵاتە پێشکەوتوان. ئەو دەوڵەتانە زۆر تەجروبەکەیان زۆر گرنگە، بۆیە دەمانەوێت لە تەجروبەی ئەو وڵاتانە شارەزا ببین، مەیدانیان بچین، تەجروبەیان بکەین، تەجروبەکانیان بخوێنینەوە، دەرسیان لێوەرگرین، نەهێنیەکانی سەرکەوتنی ئەو وڵاتانە دراست بکەین، ڕکائزی کۆڵەکەکانی پێشکەوتنی ئەو وڵاتانە لە دواکەوتیەوە چۆن هەڵسانەوە، چۆن کەوتبوون، چۆن هەڵسانەوە، پاشان چۆن پێشکەوتن، چۆن توانیان ببنە بێنە ڕێزی وڵاتە پێشکەوتوەکانی دنیا، منافەسەی زۆر لە وڵاتە پێشکەوتوەکان بکەن. ئەو وڵاتانی کە من هەڵیان دەبژێرم هەوڵ دەدەم تەبعاً لە چەند تەجروبەیەک لە چەند وڵاتێک لە ئاسیا، لە ئەفریقیا و هەروها لە ئەمریکاش نمونەکانیان وەرگرن. ئەو نمونانش هەوڵ دەدەین لە نمونەی تەجروبانی وڵاتی خۆمان و ئەو وڵاتانی ناوچەی شەرق الئەوسەط نێزیک بن، ناچینە سەر تەجروبەی وڵاتانی زۆر پێشکەوت و زۆر وەکو ئەمریکا و ئەوروپا و وڵاتانە لە وڵاتانە سەباقن و لەوانەیە ئاسانیش نییە ئەمە بە ئاسانی بیانگەینە. بەڵام ئەو وڵات تەجروبەی ئەو وڵاتانە وەکو مالیزیایە، وەکو بەرازیلە، وەکو ڕواندایە، وەکو ڤێتنامە، سینش دەتوانین، بەڵام تەجروبەی سین تەجروبەیەکی ینی سین و هند دوو تەجروبەی دوو وڵاتی زۆر گەورەنەوە، لەبەرەوەی نسبەی دانیشتوانیان گەلێک زۆرە لەوانەیە بۆ ئێمە حالی حاضر ئاسان نەبین. بەڵام تەجروبەی وڵاتەکانی کە شەڕ و ناحەزی و ناخۆشی و پاشکەوتی و فەقیری و برسیەتی و نەداری و نەبوونی تێدا بووە، ئێستا تەرجمە عکسەکەی پێچەوانەکەی ڕێک پێچەوانەیە، زۆر پێشکەوت و دەخلی فەرد زۆر بەهێز، ئیکۆنۆمیک گروث نمووی اقتصادی زۆر بەرز، دەخلی فەرد داهاتی تا زۆر بەرز، خزمەتگوزاریە پێشکەوتنی خزمەتگوزاریەکی زۆر پێشکەوت و لە خوێندن، لە تعلیم، لە تەندروستی، لە هەموو لە زانست، لە اختراعات، لە دۆزینەوات، لە اکتشافات هەمووی زۆر لە پێشن. بەڕێزانم پێش ئەوەی بێمە سەر پێشکەشکردنی نمونەی ئەو وڵاتانە و دیارکردنی ئەو وڵاتانە دەمەوێت لێرەدا باس لە پێشکەوتن بکەم، چۆن پێش دەکەوین، چۆن وڵاتان دەتوانن پێشکەون، چۆن دەتوانن هەڵسانەوە دروستکەن، چۆن دەتوانن پێشکەون. پێش ئەوەی تێبگەین لە پێشکەوتنی ئەو وڵاتانە پێویست دەکە ئێمە
زانیاریەک و ویان پێویستە جێگامان لە دەورەی تاریخی لە دەورەی تاریخی بدۆزینەوە. ئەو دەورە تاریخیش عولەمایەکانی ئیجتیماع و عولەمایەکانی تاریخ دیاریان کردووە کە بە 3 قۆناغ دیار کرایە. بۆیە دراستکردنی ئەو 3 قۆناغانە پێوەرەکە ویان پایەکە بۆ تێگەیشتن و تێگەیشتن بۆ هەڵسانەوە و بۆ پێشکەوتنی وڵاتان. قۆناغی یەکەم ڕۆحە، واتە ئەوەی پەیوەستە بە ڕۆح. لەو قۆناغەدا تەبعەن دین، بیرۆکەی دینیان، فکرەی دین زۆر تێدا زاڵە. ئەو کۆمەلگایانەی کەوا لایەنی ڕۆحی ویان بە فکرەیەکی ئاینی ویان بە مەبدەیەکی ئەخلاقی پێشکەوتون، ئەوانە سوودیان لە دین وەرگرتووە، سوودیان لە دین ئەدیان وەرگرتووەیان، سوودیان لە مەبدەیەکی ئەخلاقی کردووە کە ئەسڵەکەشی ئیمانە بە فکرەیەک و هەروەها توانیتیان تەنزیمی غەرائز بکەن. ئەوەی تەنزیمکردنی غەرائز کە بۆ تەمایی ئەوەی کەوا مرۆڤی تەندروست، مرۆڤی دروست بکەن و بتوانن ئەو مرۆڤە بتوانیتن گۆڕانکاری دروستکان. نمونەی دوو نمونەی زۆر ڕوون و ئاشکرات باز دەکەن. یەکەمیان نمونەی موسڵمانانە، نمونەی ئیسلامە کە توانیان لە جاهلیەت خەڵک قورتار بکەن لە بۆ دینێ بە ئیمان بە ئیسلام خەڵک قورتار بکەن لەو بارودۆخە جاهلیە لە بۆ بارودۆخێکی زۆر نوێ کە عەدالەت و سیستەم و هەموو شتەکانی جیاواز بوو لە پێشەخۆی. دووەمینیشتیان نمونەی نەهزەی ئەوروپایە کە لە ئینحیطات و خوار و خێچیەک و لە تاریکایەک لە بۆ ڕووناچی و لە بۆ پێشکەوتنێکی زۆر و لە بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان و لە بۆ ئازادکردنیان و لە بۆ ئینجا بەرەو پێشکەوتنیان. کەواتە ئەسڵی ئەو مەرحەلەیە ئەوەیە کە ئیمانی خەڵکەکە و مرۆڤەکان بە فکرەیەک دەبێت، ئیمانیان بیرۆکەیەک و فکرەیەکیان هەبێت لەسەر ئەساسێک، لەسەر ئەو بیرۆکەیە کۆ ببنەوە بتوانن. تەبەن نمونەی زیندیشمان لە زمانی لە عەسری خۆشماندا، لە عەسری 20 بە تایبەتی نمونەی ئەڵمانیا و نمونەی یابانن کە لە شکست و دابەزینەوە توانیتیان بە ڕۆحیەتی ئیمان و بە بیرۆکە و بەو مەبادئە گەورانەی کە دروستیان دایان ناو ئیمانیان پێبوو لە بینی خۆیان توانێن ئەو دوو وڵاتانە دروستکەن. ئێستاش ئەو دوو وڵاتانە دوو کەوکەبی جیاوازن ئەسڵەن لەگەر وڵاتانی تر هەر قیاس ناکرێت. قۆناغی دووەم قۆناغی عەقڵە. بەڕێزان، قۆناغی عەقڵ ئەوە درێژترین مەرحەلەی دەورەی تاریخی بووە کە مرۆڤ توانێتی سوودی لێ وەرگری. لەو مەرحەلەیەدا عەقڵ تێدا مسەیتەرە، عەقڵی مرۆڤەکان تێدا مسەیتەرە. ئازادکردنی غەرائزی چی تێدا، ینی ڕێخۆش کرد لە بۆ تەدەڕوج غەرائز بتوانی ئینتیلاق بکاتن. لەو مەرحەلەیەدا تەوەسوعی فکری زۆر براوبەوە، هەروەها تەوەسوعی وڵاتان و براوبوونەوەش تێدا دروست بوو. نمونەمان دەوڵەتی ئەمەوی مەسەلەن، دەوڵەتی ئەمەوی پاش ئەوەی کە مەرحەلەی ڕوح پێغەمبەر صلی الله علیه و سلم چەسپاندی، دەوڵەتی ئەمەوی توانی ئەو ئیمتیدادی ئەو پێشکەوتنی بکات کە عەقڵی مرۆڤەکان بتوانن ئیبداعات بکەن، بتوانن تەطویر بەوە بکەن، سیستەمی ئیداری بەرەو پێش ببەن، سیستەمی ئابووری دروست بکەن، یعنی دەوڵەت دروست بکەن و توانیشیان و شتی گەورە و دەستکەوتی زۆریشیان هەیە. تەبعەن یەک لە ممەیزاتی ئەو دەورەشەیە ڕیادەی علمی، واتە ئیکتشافە هەندێک مەسائلی زانستی و هەندێک اختراعاتی گچکە بەقەدەر مستەوای ئەو کاتی خۆیان و هەروەها فتوحاتیشیان دەست پێ کرد و توانیان وڵات گەورە بکەن و گەشەی پێ بدەن. و هەروەها بەنسبەت نەهزەی ئەوڕۆپیش بە هەمان شێوە توانیان لە چوارچێوەیەکی گچکە و بپەڕنەوە، براو بنەوە. کۆتاییەکەشی بە اکتشافی ئەمریکای هاتی، یعنی ئەو نەهزەی ئەوروپای سوودی ئەوە بۆ سوودەکانی لە گەشەکردندا هەتا توانی ئەمریکاش بدۆزیتەوە. ئەوە ئیمتیدادی ئەو عەسرە ئەو مەرحەلەیە بوو. قۆناغی سێم قۆناغی غەریزەیە. بەڕێزان لەو قۆناغەدا سەیتەرەی غەریزە لەسەر هەموو هەڵسوکەوتەکانی مرۆڤەکان و تاکەکانە. ئینتیلاق کرا، یعنی غەرائزیان ئینتیلاق پێکردی بە هیچ شێوەیەکی سەیتەرە لەسەر عەقڵ و ڕوحدا لێرە دەوری نیە، یعنی نە ڕوح نە عەقڵ هیچ دەوری نییە. غەرائزەکان بە تەواوی فکرەی دینی لەبار بردرا، بە تەواوی مەبادئ ئەخلاقیەکان لەبار بردران. ئەو دەوڵەتانە تێیدا وەکو غەرائزەکان گوتمان مەسەلەن غەرائز پاڵنەر بە بۆ تاکەکان. بۆ نمونە غەریزەی پارە پەیداکردن، بە هەر وەسیلێک پارە پەیداکەی پەیدای بکەن، مشکلەی نییە، هیچ سەیتەڕێک لەسەر ئەو غەریزەیە نەمایە.
داوای سڵتە و ئیدارە و ئیمارەت دەکات بە کەیفی خۆت وەردەگری بە کوشتنبی بە بڕینبی بە لێدانبی بە تێکچوونبی بە ئیبادەکردنی گوند و دێهات و وڵاتامی مشکلەی نیە مهم ئەوەیە گرنگ ئەوەیە سەیتەڕە لەسەر منتیقە بکە و کۆنتترۆل بکاتن ئەو بیرۆکە خوار و خێچانە کە هەر هەمووی لەسەر ئینتلاق دەکات لەسەر غەریزەکان کە سەیتەڕی لەسەر ناکرێت و هەروەها مەسەلەن بەدەیان نمونەی تریش هەیە کە وڵات و تاچی وێران کردووە بەرزان لەسەر ئەساسی ئەو سێ مەرحەلانە ئەو وڵاتانەی کە لە مەرحەلەی عەقڵدانە ئەو وڵاتانە ئەوروپیەکان وڵاتە پێشکەوتەکانن تەبعاً ئەو وڵاتانش کە لە مەرحەلەی غەریزە دەژین ئەو وڵاتە دواکەوتەکانن ئەو وڵاتانن کە نەیانتوانی وڵاتەکانی خۆیان بەپێش بن تەبعاً پێشکەوتن بە ڕێزان لێرەدا جیاوازی هەیە لە دەورەمەندی و لە بوونی پارە وڵاتی دواکەوتومان هەیە زۆر دەورەمەندە بەڵام نەیتوانی ئەو دەوڵەمەندیە بکاتە وەسیلەیەک لە بۆ پێشکەوتنی وڵاتەکەی وڵاتانی پێشکەوت و بە ڕێزان ئومەمی متحیدە کە لە ساڵی 1945ەوە دامەزرا ئەو مؤشراتانەی دیار کرد تەمان پێشتر عوسبەتی ئومەم بوو لە 1946 کۆتایی پێهات عوسبەتی ئومەم دوای ئومەمتە ئومەم متحیدە مەجموعە مؤشراتێکی دانێ لەسەر ئەساسی ئەو مؤشراتانە ئەو ئیندیکیتۆرانە دەزانین ئەو وڵاتانە لە پێشن بۆیە ئەگەر بگەڕێنەوە سەر بەواسطەی ئەنتەرنێت دەتان زۆر باسانی ئەو مؤشراتانە دیار بکەین بەڵام گرنگجەکەی ئەو مؤشراتانە لەوەیدایە کە هەموو شتەکانیان لە بەرزدانە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی کە وڵات لەسەر ئەو سێ سەکتەرانە جیاتر تەوزیع دەبی دەوڵەتە پێشکەوتەکان لە ڕووی سیاسی استقراری سیاسی لەبارە گونجاوە شەڕ و شۆڕ نییە هادئە و هەروەها لە ڕووی ئابووری گەشەی ئابووری زۆر لەو بەرزیدایە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە حقوق و واجباتی خۆیان دەزانن هەر کەسە لە شوێنی خۆی هەر تاچێک ئەهمیەتی خۆی هەیە واجباتی لەسرە جێبەجێ دەکا حقوقی خۆشی لە حکومەتدا لە حکومەتەکانی خۆیدا وەردەگرین بەڕێزان گرنگی پێشکەوتن لە نهێنیەکانی هەستانەوە و پێشکەوتنی وڵاتان چییە و چۆنە ئاشنابوون بە کۆڵەکەکانی گۆڕانکاری بەرەو پێشکەوتن قۆناغەکانی پێشکەوتن چین ئەو بابەتە هەمووی بە شێوەیەکی ئەکادین وەکی گوتم کاتی کە دێمە سەر باسکردنی تەجروبەی وڵاتەکان کە لە ئەڵقەی داهاتوودا باسییانە کە نمونەی چەند وڵاتێک هەردەبژێرم لەو وڵاتانە کە بە شێوەیەکی ئەکادیمی باز دەکەم لۆتان ڕۆن دەکەمەوە کە چۆن بتوانین سوودیان لێوەرگین چۆن بتوانین نهێنیەکانیان ئاشکرا بکەین بۆی بتوانین ئێمەش وڵاتی خۆمان بەرەو پێش ببین هەموو بە حکوومەت و بە ڕێکخراوەکانی مجتمعی مەدەنی و بە هەر تاچێک بە کەرتی گشتی و بە کەرتی تایبەت هەر هەمومان بتوانین گۆڕانکاریێک لە وڵاتی خۆمان دروستکەین و خۆشگوزەرانی دروستکەین و ژیانێکی شەرەفمەندانە بۆ هاوڵاتیەکانی خۆمان دابین بکەین. سپاستانەکەم چاوەڕوانم بن لە ئەڵقەی داهاتوو.